ئازان و خۆشەویستانی ناتی لار شوێنەکەن جوانترین سڵاوتان لەبێ و کاتتان باش کامرانم لا ڕووماڵێکی ڕاستەوخۆ دەبینەوە میوانی ماڵەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست لەم ڕووماڵە تایبەتەدا گفتوگۆ دەکەین لەسەر تەواوی ئەو خەیرانانەی کە لە ڕابردوودا تا ئێستا بەرەوکی هاوڵاتیانی ئەم هەرێمەیان گرتووە. چی قەیرانەکانی گیان بەم دۆخەی ئێستا دەبێت چی بکرێت بۆ چارەسەرکردنیان؟ دۆخەکە بەرەو کۆ دەڕوات؟ ئاسۆکان چیمان پێدەڵێن؟ لە نوێترین پێشاتیشدا لە نوێترین گۆڕانکاریشدا بەپێی سەرچاوێکی تایبەت کە بۆ NRT قسەی کردووە لەسەر دۆخەکە لە ئێستادا ئەوەی وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان با وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانی وتووە کە نێنەوە. بۆ گفتوگۆ و شرۆڤەی زیاتری ئەم بابەتە میوانداری هەریەک لە ئەندازیار عومەر عنایەت پەرلەمانتەری فراکسیۆنی گۆڕانمان کردووە لە پەرلەمانی کوردستان، هەروەها فەیسەڵ ئیبراهیم سەرۆکی فراکسیۆنی خزمەت لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەروەها پارێزەر جەنەرال عەلی جۆڵا ئەندامی وەفدی دانووسانکاری یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆبوونەوە پێنجقۆڵەکان زۆر بەخێر بن. سپاس بۆ جەنابش. سپاس. کاک عومەر دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەم بۆ خۆ تۆ ئەندامێکی پەرلەمانی لە فراکسیۆنی گۆڕان نوێترین پێشاتیش باز لەوە دەکرێت کە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان ئاگادار کراونەتەوە کە نەچنەوە بۆ وەزارەتەکانیان. شتی لەو جۆرە هەیە و شتی وا دەکرێت؟ بەداخەوە ڕاستە ئەو خەبەرە سە پێشەوەی بێم ئەو هاوڕێیانە ژاگایان بوو پەیوەندیم کرد لەگەڵ یەکێ لەو وەزیرە بەڕێزانە لەگەڵ من باسی ئەوەی کرد کە ئەمڕۆ بەڕێز کەریم زنجاری وەزیری ناوخۆ پێ ڕاگەیاندون کە بچنە ماڵەوە و ئیتر نچنە وەزارەت و پێم وتن ئەمڕۆ داوامتان کردو وتی بەڵێ داوامان کردو ئەمڕۆ بە سبەینێ وەزیرێک پێوتون؟ بەڵێ نەچم منیش لە ئەنجامە پێم وتم ئەو بە چ سیفەتی قسەی لەگەڵا کرد خۆ وەزیری ناوخۆ وەزیرێک وەکو تۆ هیچ مافێکی ئەوەی نییە بە تۆ بڵێ ئەوە چێ متمانی بە تۆ داوە پەرلەمانی کوردستان ئەتوانێت بە تۆ بڵێ بڕۆ ماڵەوە یان مەڕۆ یا بەسەر و ئەنجومەنی وەزیرانەکەت بڵێ بڕۆ ماڵەوە یان لێ بمێنێرەوە ئەوە پەرلەمانی کوردستان چکە بە پێوی یاسا ئێمە دەنگمان بە ئەو سێ وەزیرە و هەموو وەزیرەکانی کابینەی هەشت داوە و هەروەها بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش لە وەڵام داوتی ئەو قسەی کە تۆ لەگەڵ منێکی ئەوە قسەیەکە یاسا و قانون وانێ وواڵێ بەڵام دیارە لێرە یاسا و قانون نییە دەسەڵاتی حیزب وای بێ ئەمە وتووە من پێم وت تۆ ئەبێ بچیتەوە بۆ داوام چونکە تۆ وەزیری و کاتی ئەگەر ڕێگریکی بڵێن فیزیکی هاتە بەردەبوو ئەو کاتە ئەبێت تۆ بانکی بڵێ کاکەوە پۆلیس نایڵێ یا قوتێک هەیە نایڵێ من بچێت ناو وەزارەتخانەوە و هەروەها بە هەمان شێوە پێم وایە بەڕێز سەرۆکی پەرلەمانیشان وتووە بەڵێ سەرۆکی پەرلەمانیش هەر بە ناوی مەکتەبی سیاسیەوە پێوتراوە لەلایەن جێگرەکەی پێوتوە جێگرەکەی بە سەرۆکی پەرلەمانی هەموو دنیا نەبوو جێگر بە سەرۆک بڵێ کاکە تۆ نابێت داوام بکەیت. باش هەستا سەرچاوێکی تایبەت بە NRT ڕاگەیاندووە ئەو کۆبوونەوەی کە بەیانی بڕیار بۆ پەرلەمانی کوردستان دابنیشێت وە کۆبێتەوە بە تایبەت لەسەر پەیڕەوی ناوخۆ هەروە پرۆژەکەی وەزارەتی دارایی و خەیرانەکانی ئێستا کۆبوونەوەکە ناکرێت تا ئێستا تا ئەم لەحزەیە من ئێستا سەرچاوێک بێمەویتەوە کاڵێ کۆبوونەوە پێش نازانم سەرچاوەکەی من تا پێشەوەی بێمە ژوورەوە نەتانەزانی کاکرێ ناکرێت تا ئەم لەحزەیە من قرار بووە بکرێت تا ئەم لەحزەیە کە من لە پێشەوەی بێنمە مناو بەرنامەکەەوە قەراری بوون کراوە هەم لەگەڵ سەرۆکی فراکسیۆن قسەم کردووە هەوە هەم لەگەڵ سەرۆکی پەرلەمانیش بەڵام ئەو کێشەی کە بە بەڕێز سەرۆکی پەرلەمان وتراوە دیارەوە کێشە و گرفتێ دروستەکە ئیتر ئەگەر لە ڕووی بڵین سەربازیەوە یا لە ڕووی سیاسیەوە ڕێگریەک لە بەڕێز سەرۆکی پەرلەمان یان وەزیرەکان بکرێت ئەگینا سەرۆکی پەرلەمانە تا ئەو کاتەی ئەندامانی پەرلەمان متمانی لێ وەرەگرنەوە و هەروەها یا خۆی دەست دەکارە کێشێتەوە و هەروەها وەزیرەکانیش بە هەمان شێوە وەزیرن تا کات مەگەر اللهم ئەگەر ناوی بنی هەڵگەڕانەوە یان انقلابێک بەسەر وەزعیەتی حکومتداری وەزیرن پەرلەمانیش پەرلەمانتارە ئەگەر قانون و یاسا لە وڵاتە پیا دەبێ خۆ گەرەشیانەوێ بڵێن حکوومەتەکە هەڵوەشێنەوە ئەوە زۆر ئاسانە ئیسە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاگنێتی ڤان بارزانی ئەتوانێ ئیستیقالە بکە کابینەکە هەڵەوەشێتەوە کە کابینە هەڵوەشاوە و داوای متمانەی داوای پێکێنانی حکوومەتی کرێ و ئیتلافی کرێ ئەو کاتە لیکولی حادث عادیز مەسەلەکە بتوانین لەو کاتە کاک فەیسەڵ